ئەو هەروە هەم مامۆستای عودیشە لە کەرکووکەوە لەگەڵ ئێمەدا دەبێت مامۆستا سڵاوت لێ بێ و بەیانیت باش پێش هەموو پرسیارێ حەزمان لێ بە پارچە میوزیکێک لەلایەن جەنابتەوە دەست بە بەیانەکەمان بکەین. زۆر باش. زۆر سپاس بۆ تۆ کاکۆمەر دیسانەوە ئەنجا بەخێر بێت و سپاس بۆی لەبانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری بە دەستپێکی قسەکانمان بۆ بێ کە تایبەتمەندەکانی ئامێری عودچین و هەروەها بەشەکانیشمان پێ بناسیێنی کاکۆمەر. سەرەتا سڵاو بەیانی باش لە هەموو کوردستان زۆر سوپاسانەکەم بۆ بانگەشکردن بۆم بەرنامەی بەیانی باش. تایبەتمەندی عود ئەوەیە کە ئەتوانیت لە بڵین ئامێرە شەرقیەکانە تایبەتمەندیەکەی ئەوەیە کە لە ناو مەقاماتە جێگەی و پێگەیەکی تایبەتی خۆی هەیە ئامێری عود کە بەبێ ئامێری عود مەقامات ئەتوانم بڵێم تاموچێژێکی زۆر زۆرە بەخشێ بە مەقاماتە ئامێری عود. نیشتیمانی ئەو کوێیە و هەروەها مێژۆکەی بۆ کەی دەگەڕێتەوە بابەستا؟ وەڵای مێژۆکەی بڵێم لە کاتی سۆمەریەکانەوە هەیە پێش ئەوەش هەیە کە ئەوترێت کە لە ئامێری لوتەوە وەرگیراوە بەس بە تایبەتی عەرەب پەرەی پێسەندووە زیاتر بە ناوی عەرەبەوە ئەوە بووە دەرکەوتووە یا پێشکەوتنی بەخۆیە بینیوە. مامۆستا ئەمەوێ بزانم لە چ وڵاتێکدا لە حاڵی حازری با بڵێن ئێستا خواستێکی زۆر لە سەر بەکارهێنانی عود هەیە لە مەقاماتەکانە بەگشتی لە ئەو موزیکانی کە تایبەتە بە وڵاتەکە. لە ئێستادا ڕاستیە لە وڵاتانی عەرەبیە زۆر زۆر بەناو بڵین پەرەیەکی زۆر زۆر بایەخێکی پێدەن. من خۆم بەش بە حاڵی خۆم بەشدار بوومە لە سێ فستیڤاڵی زۆر گەورە، یەک لەوانە لە سەڵتەنەی عومان، دووەمیان لە تونس، سێەمیان لە سعودیە کە من یەکەم کەس بووم لە بەشدار بووم لە سعودیە وەکو گەنجێکی کورد بەشداریم کردووە لە عێراقا کە من تاکە کەس بوومە بەربژێر بوومە هەڵبژێرە درراوە لە وڵاتی سعودیە. و ئێستا بە تایبەتی لە ئیمارات و لە خەتەر و ئەوانە هەموو ساڵێک فستیڤاڵی عود دەکرێتەوە تایبەت بە عود ژەنیارانە عودەکانی کە بڵین لە دنیای بەناوبانگەکانە بانەگەر شەکرێن و بۆ پێشبڕکێ و یاخود بۆ نمایشکردنی ئەو شتێکە پیانە یاخود ئەو تایبەتمەندی کە بۆ ناوچەیە کە پێیان ئەو مەقاماتانی کە لایەن هەیە و یاخود ئەو پارچە میوزیکانی کە تایبەتن بە هەر ناوچەگەریەک و نمایشەکرێن لەو فستیڤاڵانەیە. دەمێ بزانم عود چی ڕۆڵێکی هەبووە لە مەقاماتی عێراقیدا لە عێراق ئەم ئامێرە چۆن ڕۆڵی بینیوە و هەروەها مێ بزانم ڕابەرانی ئەم ئامێرە و ژەنیارانی ئەم ئامێرەکە لە مێژووی عێراقدا دەمێننەوە و دەتوانین بڵین تا ڕادەیەک نمونەیەکن بۆ ژەنیارەکانی داهاتوو کێن.
بەڵێ لە عێراقا کە بڵین ئەوەی ئامێری عودی هێناوە بۆ عێراقا و کە زیاتر پەرەی پێسەنەوە و ژانیارانی پێپەروەردە کردووە مامۆستای گەورە شەریف محەدین حەیدەرە کە ئەو یەکەم کەس بوو کە پەیمانگای هونەرە جوانەکانیشی لە عێراقا لە پایتەختی عێراقا دروست کردووە. دواتر لە ژێر دەستی ئەوەیە زۆر هونەرمەندانی زۆر بەناوبانگ جەمیل بەشیر و مونیر بەشیر و غانم حەداد و سەلیم سالم و سالم عەبدولکەریم و ڕەنگە یەک دوانێکی کەشە لە یادمانە بێ لەم کاتەیە. ئەمانە ڕۆڵێکی سەرەکیان بینیوە. دواتریش ئەو ژەنیارانە کۆمەڵی ژەنیاری کەیان پەروەردە کردووە. یەک لەوانە نەسیر شەمە کە ئێستا لە ڕووی هەموو ژیانە بەناوبانگە، یعنی عودی ئامێری عودی ناسان بە هەموو ژیانە، ستایلێکی جیاوازی بە ئامێری عود بەخشی کە تەنانەت بەس لەناو گروپە نەژەندرێت وەکو تاک ئامێری یان سۆڵۆ بەکاری هێنا کە ئەویش بووە جێی سەرسوڕهێنانی هەموو دنیا و کە بە مەقاماتشی شێوازی مەقامات و شێوازی تەکنیکشی لە هەمان کاتە تێکەڵ کردو ڕێنێکی جوانی دەدەرهێنا و کە ئێستا ئەتوانم بڵێم لە زۆربەی وڵاتانە قوتابخانەیەکی تایبەتی بەخۆی هەیە وانەی لەسەر خوێندرێت. لێ من ئەمێ بزانم لە میوزیکی کوردیدا ئەو چۆن ڕۆڵی بینیوە لە گۆرانی کلاسیکەکاندا و لە ئێستادا بەکارهێنانی عود هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان بەگشتی بڵین لە هونەری کوردیدا چۆن ڕۆڵ دەبینێ بەراورد بەڕابردوو و ڕۆڵی جارانی ماوە؟ بەڵێ ئێستا بڵین لە هەرێمی کوردستانە ئامێری عود هەر لە کۆنی شاوا بەکارهێنراوە لە ناو گروپە وەکو ئامێرێکی باس بەکارهێنراوە وەکو ئامێری سۆڵۆ بەکارهێنراوە. لەوانش بڵین کە زیاد لە ناو کوردایە کە ئەتوانم بڵێم ڕۆڵێکی سەرەکی بینیوە عود مامۆستا وریا ئەحمەد و لەگەڵ ناوەکەیم لە یاد نەما مامۆستا گۆران کامیلیش بە هەمان شێوە ئەم دوو کەسە لەگەڵ ڕزگار خۆشنایەوە ئەف ئێستا کەوتە بیرم ئەمانە ڕۆڵێکیان هەبووە لە ناو ئامێری عودا کە بە سۆڵۆ بەکاریان هێناوە. مامۆستا با گوێمان لە پارچەیەک میوزیکی دیکە بێ و دواتر دێینە سەر هەم عودی عەرەبی هەم عودی تورکی. زۆر باش.
شاکارەکانی مامۆستا ئاباسی کەمانی عەباسی یەکێک لە کەمەندی. شاکارە جوانەکانی ڕۆحی شاد بێ و دەست پەنجەی تۆ خۆش بێ مامۆستا زۆر سپاس بۆ ئەو پارچە موزیکە جا با ئێستا باسی عودی عێراقی بکەین عودی عێراقی تایبەتمەندیەکانی چییە و هەروەها لە عودی وڵاتانی دیکە جیا دەکرێتەوە بەڵێ خۆی ئەو سێ جۆری هەیە عودی تورکی هەیە عودی مەدرسەی مسری هەیە و عودیەکیش کە ئەوە داهێنانەکەی مامۆستای گەورە خوا لێ خۆش بوو منیر بەشیرە ئامێری کە عودەکە پێڵێن سەحەب ئەمەی بینن ئەمە عودی تورکیە عودی سووریش بە هەمان شێوەیە بەس بەڵام عودی کە بڵین تایبەتە بە عێراقەوە کە ئیتر ناوبانگی دەرهێنا عودی سەحبی پێڵێن تەلەکانی لە کۆتا بەشی ئامێرەکەیە دەبەسترێت ئەوە پێڵێن عودی سەحبی عێراقیە دواتریش خۆی ئامێری عود 5 تەل بوو منیر بەشیر کردیە 6 تەل ینی پێشتر 5 تەل بوو تەنها دواترەوە تەلێکشی بۆ زیاد کرد بۆ 6 تەل ئێستا ستانداردی جیهانی 6 تەل بەکارهێنرێت مامۆستا عودێکی تورکی ئەتوانێت ڕۆح بکا بەبەری مەقامێکی عێراقیە تۆزێک لە هینە ئەوەیە لە ڕۆحیەتە ئامێنێتە لای ژەنیارەکە بە تایبەت واتە عودەکان دەتوانن لە جیاتی وڵاتانی دیکە ڕۆڵ ببێنن تەنها گەوێتەوە سەر ژەنیارەکە دروستە؟ بەڵێ بەڵێ لەسەر ژەنیارەکە دەمێنێت ئامێر هەر ئامێرە تۆ توانی ئەو ڕوحێکە لە ناختایە دەری بڕیت مامۆستا حەزمان لە مەقامێکی عێراقیە ئەگەر پێشکەشمان پیازێتی شەین بەمبیانیە بەس ناکرێت لە پرۆگرامێکە مامۆستایەکی عود دانیشت بێت و گوێمان لە چەند پارچەیەک لە میوزیک نەبێت پارچە مەقامێکی ناوانتان پێشکەشەکەم تۆزێک لە کەرکوو گەرمایەکی زۆر زۆر هێش ئەڕم بەیانە تۆزێک نەزبەکە زوو تێک هەچیا بێت تێستێکی بکەمەوە فەرموون گوێویستی
دەست پەنجە خۆش مامۆستا دەستە خۆش بێ بەڵێ. مامۆستاوتی گەرمایە و نەزبێ عودەکە تێک چووە جگە لە گەرماکی شتێک نەزبێ عود تێکەیە و چۆنیش چاک بکرێتەوە وەڵا لە هەمان کاتە سەرما و گەرماش تەلەکان خاوە بنەوە یاخود تونە بنەوە ئیتر هەردووکی تەسیریە ئەبێ لە جەیەکی ئارامە بێت و نە گەرما بێ و نە سەرما بێت و ئەو شوێنێکە خۆت چۆن لێ دانیشتیت و ئەبێت لە شوێنێکی ئاوایە داینێ ئامیرەکە نابێت لەبەر هەتاوە بێ و یاخود لە سەرماکە باشە مامۆستا چۆن نەزبێ عود چاک ینی ئێستا لە مۆبایلە هەندێک ئەپلیکیشن هەیە لە ڕێگەیە و دەتوانیت نەزبی هەندێک لە ئامێرە میزیەکان چاک بکەیت ئەود لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە چاک دەکرێت لەلایەن کەسێکی ئاسایەوە چاک دەکرێت پێویستی بە مامۆستایەکی شارەزا هەیە لە بوارەکە وەڵا خۆت تەلەکان بزانی ناوەکانی چییە کە لەسەرچی ئەوواکرێت هەموو کەسە دەتوانێت نەزمکە ئەنی شتێکی ئەوە نییە خۆرز نییە کە ئەو کەسەکە بڵین نەک هەموو کەسێک ئەو کەسانی کە ناوی تەلەکان نەزانن ژەیەکان نەزانن ئەتوانن ینی لەسەر ئەو ئەپلیکیشنە توانن یاخود پیاڵین تیونەر لەسەر تیونەرەکە ئەتوانێت ئامێرەکە نەسبکە یان کۆکی بکە مامۆستا لەوانەیە هەندێک کەس ئاشنانە بێت بە جیاوازی نێوان ساز بۆ عود لە شکڵی شاتۆ زەلەیەکە چن ئەمێ بزانام جیاوازی نێوانیان چییە بۆچی هەندێک جار دەوترێت کە ساز عودی تورکی ئەم قسەیە دروستە؟ ساز عودی تورکی وەڵا خۆی لە ئەسڵی ئەسڵا ئەگەڕێتەوە ساز بۆ کرمانجیەکانە یوش کرمانج کەواتە کورد بەڵام ئیتر لە بار و دۆخێکی سیاسی و ئەمنی و ئەوەیە ئیتر تورک بۆ خۆی خەوسەتی ئەو بەڵام لە هەمان کاتیشا پەرەیەکی زۆر زۆریان پێداوە بە ئامێری ساز کە چەنەها جۆری سازیان لێ دروست کردووە شێوازەکان بۆ نمونە لە گەورەترینیەوە کە دیوانە باغڵەمە عەدل دواتر چی پێڵێن جۆڕەشیان هەیە تەموری بچووکشیانەیە ئەمانیان هەموو لێ ئەوە کردوێتەوە جیا کردوێتەوە هەریەکی ئیشی خۆیە کات و بۆیە لە ئێستاە کە بە ئامێریکی تورکی ناسراوە لە هەموو جیهاندا مامۆستا عومار موفق ژەنیار و مامۆستای عود زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی بەڵام ئەمە پێشەوەی ماڵاویمان لێ بکەی مامۆستا گوێمان لە پارچەیەکی تری میوزیک بێ لەسەر دەستی جەنابێت بەڵام ئەگەر بتوانم داوای پارچەیەکەم ڕێگە پێدراوم بە دڵی من ئەم جارە شتێک بژەنیت وەڵای ئیتر بزانین ئەگەر لە بەرمان ئەگەر ممکن بێ با بڵێن مامۆستا نەبوو شتێک خۆم بەڵێ مامۆستا عادل موختار لە دانیشتنێکە فەرموو مامۆستا عادل موختار لە دانیشتنێکە گۆرانێکی زۆر تایبەتەڵێ بین العاسر و المەغرب ئەنجا سەرەتا بە مەقامێ دەست پێیەکە دەتوانین ینی باعودەکەی جەنابەت ڕوح بەبەر ئەو مەقامەیە بکەین و بەم بەیانیە نوێشکمان هادەکەیتەوە گۆرانەکەم لەبەرە بەس بەڵام مەقامەکە نازانم چی وتۆتەوە بەس بەڵام حەزەکەی باش شتێک بێ بەدڵیتەوە بۆشەنم بەس بەڵام دوو کۆپلەی زۆر بچووکە بەس بەڵام حەزەکە من شتێکی علیمەردانەوە بکەین و لەبەرەوەی لە شاری علیمەردانەوەین و حەزەکەم شتێکی کوردیمان گوێ لەبێت لە عەرەبەکە باشترە بێت و دواتریش یەک دوو شتە بۆ حەزم کرد باسی بکەین بەس بەڵام لەوانە دەرفەت نەبوو کە ئەدبێت باسی بکەین و هەر حەزەکەم شتێکی مامۆستا علیمەردان ئەوە بکەین لەبەرەوەی ساڵ کۆچی یادی بوو مانگی ڕابردووە بەس بەڵام شتێکی وای بۆ نەکرا لە کردوکە بەداخەوە حەزەکە من لێرەوە پەیامێک نەبێت و شتێکی ئەومان گوێ لێ بێت
بێت.